بارانیش بی یاخود کەش و هەوا بگۆڕێ تاکو کاریگەری لە هێلانەکان نەکاتن. ڕەزوان عەبدولقادر هاوڵاتیەکی دانیشتووی هەولێرە و مامۆستایە. خولیا و خۆشەویستی بۆ سروشت و باڵندە وای لێکردووە 3 ساڵە لەسەر ئەرکی خۆی سەرقاڵی دروستکردنی هێلانەیە بۆ ئەو باڵدارە کێویانێ کە لە دەوروبەری هەولێر دەژین. جوانتر دەرکەویتن و زیاتر لە 7 هێلانەم دروست کردووە و ئەو هێلانەنە تایبەتمەندە زیاتر بە باڵندە و بولبولی چێوی بچووک. لەبەر ئەوەی خۆشەویستیم بۆ ژینگە هەر حەزم کرد ئەو کارە هەرچەندە تەسیری لە باری داراییشم کردیە، بەڵام حەزی تایبەتی و حەزی خولیای زۆرم بۆ باڵندە و ژینگە وای کردیە. ئەگەر سەردانی هەر باخچەیەک بکەین یاخون زۆربەی ڕەزوان دروستکردنی هێلانەکانی خستووەتە وەرزی زستان و بەهارەوە تا لە زستاندا باڵندەکان لە سەرما و سۆڵە بپارێزێت و لە بەهاریشدا بیکەنە شوێنی دانانی هێلکەکانیان و هاوکاریان بکات لە زۆربوونیاندا. هێلانە ڕەنگا و ڕەنگەکان لە قەدی درەختەکاندا هەڵواسراون. زۆر گرنگە ئەو کەسانی کە دێن هۆشیاری ئەویان هەبیتن کاوە ئەوە شتێکە هەم بۆ جوانی دەبەخشێت، جوانی بە سروشت و داروباران دەخسێت، هەم دەبێتە شوێنێکی حەوانەوە لە بۆ باڵندەکان. بۆ نمونە ئەگەر وەرزی گەرما کاریگەری لەسەر نابێتن و وەرزی سەرماش کاریگەری لێ و هەروها ئەگەر بارانیش ببارێتن کاریگەری لێ ناکە لەبەرەوەی هەرم بەخۆی لە دار دروست کرایە و هەم بۆیش کرایە ئەو بۆیە پارێزگاری لێ دەکات لە باران و ڕزیبوون و تێکچوون. ئەو شوێنەی هێلانەکانی لێدانراون دارستانی کەس نەزانە، بەرپرسی دارستانەکەش داوا لە هاوڵاتیان و گەشتیاران دەکات لە کاتی سەردانیان بۆ نێو دارستانەکە پارێزگاری لە ژینگەکەی بکەن. ئەگەر بە جوانی پارێزرێ زۆر گونجاوە لەبەر ئەوەی کەش و هەوایەکی لەباری هەیە، تۆپۆگرافیایەکی ڕێکی هەیە، جوغرافیایەکی جوانی هەیە، بەرزونزمی هەیە، داری یەکجار زۆرە کە دەبیتە لانەکی لە بۆ ئەو گیاندار و باڵندانە بەس پێویستە زیاتر بپارێزێ لەبەرەوەی پۆلیسی دارستانمان کەمە، زیاتر پۆلیسی دارستان ئێستا لە بۆ زیاتر لەبەر ئەو شەڕی داعشی بەرەو دایرەکان ڕۆیشتینە زۆر کەم بووینەوە ناتوانن وەکو پێویست بپارێزن. ئەم هێلانانە بچووکن و تەنیا بۆ بولبول و پاساری و چەند زۆرێکی تری باڵندە دەشێت. خاوەنی پرۆژەکەش دەڵێت ئەگەر هاوکاری بکرێت دەتوانێت کاری باشتر بکات و پرۆژەکەی باڵدارە کێویەکانی دیکەش بگرێتەوە. خالید محەممەد NRT هەولێر.